وەرپشتی بەڵەبوونا ڤاندیمانان و vê نوچەیە تەماشەوانێژە هەڵبەتە کو تێدا ژمارەیەکە زۆر یا باڵندین ji جۆرê newres pise demê nexweşiyê mirar bûne Wezareta Tenduristiyê bi hevbendî digel rêveberatiya giştî ya tenduristiya raperîn haydarî hewlatiyan dike ku bi tu awayekê seredana cihê newresan nekin li deryaça dukan ev jî di pêxemeta selametiya tenduristiya xwe û civakê jî. بەڵێ دووپاتیەکەنەوە جگەل لە تیمە پسپۆڕەکان و لایەنە پەیوەندیدارەکان هیچ کەسێک سەردانی نیشتیمانی نەوڕەستەکان ناکات تاکو بە فەرمی دڵنیای دەدرێت لە جۆری نەخۆشیەکە و سەلامەتی بۆ مرۆڤ لە نان ڤێرتێرنەری سنوورەکە. ولی تەماشەوانێژە هەڵبەتە هەبە دیمەنین gelek dilêj bûn Kumar yani ev tayîr û tewalê bêguneh wisa bi vî awayî yê bi ezab mirî bi ezab yani lawaz bît serê xwe badide milî dest xurênêt û li nav derya heta خۆزگە بەو ڕۆژە نەبێت دیمەنەکەی چەند جوان بوو کە بۆ یەکەم جارە و دیمەنانەی بڵاو بوونەوە خەڵک پێی زانین دۆخەکان ئاوی بەسەر yaş xira xirabtê cûcikê bû cûcikê yani cîcikê wan devê wan beşek kesiniye pawarawan vebçît helbeta mêvanekê mêhêja heye ji bo vê pirsê Hemeşwan Kerîm Berzincî rêveberê jîngeha raperîn kak hemeşwan şewbaş êdî ew ême bînîman tu ji bînî te aya em dubare bûtewe carekî dike ji bem şêwê rûdawe em rûdawe bû rûydawe li pireka û newresan hemûî perîşan bûn û mirdar bûn. سڵاو لە بەڕێستان سڵاو لە سەرجەم بینەرانی بەڕێزی کەناڵ 24 بەداخەوە ئێمە چەند جار دەڵم بەداخەوە کە ئێمە ئەمڕۆ ئەم دیمەنەی کە تیمێکی هاوبەشی ئێمە لەگەڵ فەرمانگەی ژینگەی سلێمانی و سنتەری لێکۆڵینەوەی استراتیژی لە سلێمانی تیمێکی زۆر باش سپۆر تۆکمە کاتێکی باشمان تەرخان کرد بۆ ئەوەی کە سەردانی شوێنی نیشتیمانی نەورەسەکان لە چەند جەزیرەیەکی ناو دەریاچەی دووکان بکەین. ئێمە لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیان وێنەیان دەگرت لەگەڵ وێنە جوانەکانی نەورەسەکان لەگەڵ سیمای جوانی نەورەسەکان بەداخەوە ئێمە ئەمڕۆ مەرگی و مردنی کۆمەڵی ئەم نەورەسانەمان لەم شوێنانە بینی. زۆر بە پەرۆشەوە ئەم تیمە هاوبەشە ئەمڕۆ سەردانی ئەم شوێنەمان کردووە پێشتریش چەند تیمێکی تر لە ڤێرتێرنەری و لە دام و دەستگاکانی تر سەردانی ئەم شوێنیان کردووە لە بەڕێبەرایەتی پۆلیسی دارستان و لایانی تر بەڵام بە پێویستمان زانی بە باشمان زانی بەوەی کە ئەم سنوورە سنووری هەم فەرمانگەی ژینگەی سلێمانی و هەم فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین کە دەریاچەی دووکان چەند جەزیرەیەکی تێدایە و بە پێویستمان زانی کە ئەم بابەتە ئەوها بە ئاسانی تێنەپەڕێ هەوڵ بدەین ئەو هۆکارانەی کە لە پشت مردنی بە کۆمەڵی باڵندەی جوانی باڵندەی نەورەسەکانەوەن بتوانین ئەم هۆکارانە دەستنیشان بکەین بۆ ئەمەش ئەمە ڕۆ لە 11 پێنج تیمێکی هاوبەش سەردانی شوێنەکانمان کردووە هەم پشکنینی ئاوی ئەو شوێنە و چەند سامپڵێک وەرگیراوە و هەم پشکنینی خاکی نیشتیمانی نەورەسەکانمان وەرگرتووە و هەم ئەو خۆراکەی کە دەدرێ بە پرۆژەی بەخێوکردنی ماسیلەیە ئەویشمان وەرگرتووە چەند باڵندەیەکی نەورەس کە زیندوو بوو لە گیانەڵادا بوو کە خەریکی مردن بوون تااقەتیان لێبڕا بوو کە ئەوانیشمان وەرگرتووە و هەوڵمان داوە چەند سامپڵێکی ئاو وەربگرین بۆی کە بتوانین ئەو پشکنینانەی کە بۆ ئەو شوێنە بۆ ئەم هۆکارانە دەیکەین بتوانین نەتیجەیەکی باشمان دەستکەوە پشکنینەکان دەنێرین بۆ زانکۆی سلێمانی دەینێرین بەڵێ بۆ بڕە ڕاتەگرم ئەوە ئێستا لە دیمەنەکانە بێنرێت کە ئەمڕۆ هاوکارمان لێ بۆ دیمەنەکانی گرتو لەگەڵ تیمە بۆ پێمابێکە جەنابتان باستان کرد بێچووی نەورەسەکان لەوێ بینرێت لەگەڵ هێلکەکانیانە هیچ بیرێکتان نەمان کردوێتەوە هیچتان بۆ کردوون هەوڵدەن هێلکەکانیان ئەگەر بگونجێ بیان گۆزنەوە شوێنانەی کە کار بۆ هەڵهێنانی جوچکەکەن بێچۆکانیان بەرنە شوێنێک بەخێو بکرێن. بەڵێ ئێمە سەردانی چەند جەزیرەیەکمان کرد کە بەداخەوە هەزاران هێلکە لەو شوێنەیە چەندین بێچووی تروکاوی بڵین کە تازە هێلکەکان تروکاون لەم شوێنەیە هەوڵماندا هەموو بێچۆکان بگوازینەوە و بیان نێرین بۆ سلێمانی بۆ شوێنێکە
بپارێزرێن و بە ڕێگەیەکی زانستی و بەشێکی زۆریش لەو هێلکانەی کە گومانمان نەبوو لەوەی کە ئەو هێلکانە تێک چوونیان خراپ بوون ئەوانیشمان بەشێکی هەم بۆ پشکنین و هەم بۆ پاراستنیان بەڵام کارە ساتەکە لەوە گەورەترە کە بەوەی کە بتوانین چەند پاراستنیان یا خودمانەوەیان ئەوە ئاسان نییە و هۆکارەکانی دەستنیشانکردنی هۆکارەکانی پشت ئەم حاڵەتە چ ئەگەر ئەنفلۆنزا بێ یاخود هۆکارێکی دەستی بێ عەمدی بێ یان بە ئەنقەز بێ یاخود هەر هۆکارێک بێ بەهۆی پیسبوونی ئاوە بێ بەڕاستی دەستنیشانکردنی هۆکاری مردنی بە کۆمەڵی نەورەسەکان زۆر گرنگە بۆ ئەمەش ئێمە چاوەڕێی پشکنینی تاقیگە دەکەین بۆ ئەوەی کە ئەو پشکنینانەی کە ئەنجامی دەدەین هەم لە باڵندەکان و هەم لە ئاوی ئەو شوێنە ئاوی دەریاچەی دوکان لەم شوێنەوە هەوڵ دەدەین هەر بۆ دوو بەیانیش تیمێکی تر دووبارە سەردانی شوێنەکانی تر بکەینەوە بۆ ئەوەی کە بزانین ئایا تەنها لەو چەند مۆقعی کە ئێمە سەردانمان کردووە تەنها ئەو مردنە لەو شوێنە بۆ زۆری هەیە یاخود لە شوێنەکانی تریش بۆ ئەوەی کە ئێمە بەپی مۆقع لەبەرەوە کۆمەڵی قسە و باز دەکرێت مەسەلەن بۆ نمونە باز دەکرێت کە کلۆر چۆتە ناو ئاوی دەریاچەی دوکانەوە هەندێک باز دەکەن کە بەهۆی پرۆژەیە لەوێ هەندێکی تر باز دەکەن کە بەوەی کە بەدەستی ئەنقەز بێ بۆیە تۆ پێویستیت بەوەیە کە توێژینەوەیەک بکەی پشکنینێک بکەی کە ئەنجامێکی جەنابێت بەرپرسێکی پەیوەندیداری ئەو پرسەی و لە جوگرافیا ئێوە ئەمە ڕوویداوە توتی ئێمە دەبێت هەوڵ بدەین هۆکارەکان ببینین هەنی تو کە لەگەل تیمێکیش ڕۆیشتە ئەوێ تاقیبی ڕاوشەکەت کردووە هەنی گومانتە لە چیایە ئەمە بۆی ڕووداوە ئێمە ناتوانین ئێستا هیچ هۆکارێک دەستنیشان بکەین ئێمە تەبعاً لەگەڵ فەرمانگەی ژینگەی سلێمانی لەگەڵ سنتەری توێژینەوەی استراتیژی لێکۆڵینەوەی استراتیژی چەندین کەسی پسپۆرمان لەگەڵ بووە ئێوارە کە ئاخیر ڕۆژ ئاوا بۆ کۆبوونێتەوە خۆمان سەرپێیی کۆبوونەوەیەکمان کردووە کە هیچ هۆکارێکی زەق و دیار هیچ هۆکارێکی ئاشکرا ناتوانین ئێستا ئیعلانی بکەین بۆیە دەبێت چاوەڕێی ئەوە بکەین ئەو پشکنینانە دەربچێت بۆی هەیە پشکنینەکە بەهۆی پیسبوونی ئاوە بێ بۆی هەیە بەهۆی ئەنفلۆنزاوە بێ دواتر ئەگەر ئەنفلۆنزا بێ بەڕاستی زۆری ئەنفلۆنزایەکە چییە و پشکنینی ڤایرۆسی دەکرێت بۆ باڵندانە بۆیە مردنی بە کۆمەڵی ئەو نەورەسانە حاڵەتێکی تەبیعی نیە حاڵەتێک کە نابێت تێپەڕێ ئێمە خۆمان چ هۆکارێکی سروشتی بیان هەر هۆکارێکی تر بێ ئەگەر هۆکاری سروشتی بێ دەسەڵات نییە ئەمە کارێکە لە دەسەڵاتی ئێمەدانیە و هەوڵ بدەین کار بۆ پاراستن و مانەوەیان بکەین و ئەگەر هۆکارێکیش بێ بە دەستێک بیان بە جۆرێک بیان بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری دروست کرابێ لەسەر بە باڵندانە بە هۆی دەستی ئەنقەستەوە بیان بەهۆی ئیهمالیەوە بیان بە جۆرێک لە پیسبوونەوە ببێتەوە ئێمە ئیجرعات دەکەین لە حاڵەتەدا بەڕێز حەمەشوان ئەوەندەی کە سەرداندان کردو بە چای خۆتان بینی وتانە تەنها نەورەسە گەورەکان بەم شێوەیە تووشی ئەم دۆخە بوون یان بێچۆکانیشیان ئەم توش بوون و ئەم دۆخەیان بەسەردێ بەڵێ ئێمە بۆیە ڕاگەیاندنی ئەنجامی هۆکارەکان لای ئێمە قورسە ئێمە ماسیمان نەبینیوە لەو شوێنە زۆریش گەڕاین ماسیمان نەبینیوە بە مردوویی لە دەریاچەکە و بێچوەکان سەلامەتن بەشێکی زۆریان ئەوەی کە تروکاوە مناقەشەیەک گفتوگۆیەکمان کرد بۆچی بێچوەکان سەلامەتن نەورەسەکان کە هەیە ماسی بەدەمەوەیە بەڵام بێچوەکەی ماوە ینی بێچووی لێ ماوە کە زۆر بچووکە کە لە کاتێکا مەسەن لەوانەیە مەناعی کەمتر بێ بەڵام قسە و باز لەسەر ئەو بوو کە لەوانەیە ئەم بێچوانە تازە تروکابن هێلکەکانیان بۆیە تقریبەن ئەوەی کە ئێمە بینیمان بێچوەکان سەلامەترن زیاتر مردنەکە لە دایکان و باوکانەی ئەو نەورەسانەیە بۆیە تقریبەن حاڵەتەکە ئێمەی خستۆتە گومانێکەوە کە ئایا حاڵەتێکی سروشتیە گۆڕانکاری کشوهەوایە بە یاخود ڤایرۆس و ئەنفلۆنزایە لەناو ئەم باڵندانە کە ئەمە لە ماوەی ڕابردوو ئێمە وەکو ژینگەی ڕاپەڕین لەگەڵ پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕینیش
ساڵانە هەم لە قەدەغەی ماسی ڕاوی ماسی و هەم لە بەتایبەتی کە لە مانگی 5 نەوڕەسەکان لەو شوێنە قەرەباڵغیکی زۆر دروست دەکەن و لە کۆتایی مانگی حەوت وردە وردە ئەو نیشتیمانە چۆڵ دەکەن کۆچەرین دەڕۆن بۆ شوێنی تر. ئێمە بەردەوام چاودێری ئەو شوێنەمان کردووە هەوڵمانداوە هاوڵاتیان نیشتیمانی نەورەسەکان بپارێزن ڕێنماییمان داوە کە ئەم حاڵەتە بەم شێوازە نەبوو هەتا ئێستا. لە ساڵانی ڕابردوو مردن هەبووە مردنی لە پەنجەی دەستێپەڕی نەکردو یاخود دەیان حاڵەت بووە ئێستا حاڵەتەکە بۆ هەزارانە لەسەر دەریاچەکە مردنی نەورەسەیە لە قەراغی لە کەناری دەریاچەکە مردنی نەورەس زۆر زۆر هەیە ڕۆژانە ئەمە هەیە ینی ئێستا ئێوارە ئێمە کە لەوێ بووین بەشێکی زۆری تەواو ینی هەستت دەکرد ئەوە نەورەسە و کۆتایی بە ژیانی دێت و بەیانیش ئەم حاڵەتە دووبارە دەبێتەوە دوو بەیانیش بۆیە هەست بە کەمبوونەوەیەکیان دەکەین لەوێ بەداخەوە ئینشاءالله بتوانین هۆکارەکە بە زووترین کات دەستنیشان بکەین و بتوانین هەوڵ بدەین بە هەرچی شێوازێک بێ لەگەڵ دام و دەستگا و لایانی پەیوەندیدار و کەسانی پسپۆر و شارەزا بتوانین کار لەسەرمانەوەی ئەم نەورەسانە بکەین ئەوانە سیمایەکی جوانی دەریاچەی دوکان و سەروەتێکی جوانی نیشتیمانی و باڵندەی کۆچەری ئەم نیشتیمانن هەوڵ دەدەین بە هەر شێوازێک بێ ئەوە خەمێکی قۆڵی ئێمەیە خەمێکی بەڕاستی ڕاستەقینەی ئێمە بە پاراستنیان و واز ناهێنین لەسەر ئەوەی کە بتوانین لە خەمی ئەوانە دوور ناکەوینەوە بە هیچ شێوەیەک. بێگومان دەستان خۆش بێ بە هیوای گەیشتن بە دەرەنجام و چارەسەربوونی ئەم دۆخە بەڕێز حەمەشوان کەریم بەرزەنجی ئینشاءالله لە ئایندەیەکی نزیک ئینشاءالله سپاس بێەوە. ئینشاءالله.